لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە کە کۆمپانیا بیانیەکان بە دامەزراندنی کرێکارانی خۆمەڵی پابەند بکات. لەم ساڵانەی دوایی ژمارێکی زۆری کۆمپانیای بیانی و نێودەوڵەتی ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. بەشێکیان سەرقاڵی بازرگانیکردن و هەندێکیشیان وەبەرهێنان لە سامانە سروشتەکەی هەرێمی کوردستان ئەنجام دەدەن. بەڵام گەنجانی کورد کە خاوەنی بڕوانەمەی بەرزن لە بوارە جیاوازەکاندا سوودمەند نەبوون لەو کۆمپانیانەی کە لەسەر خاکەکەیان کار دەکەن. بەشێکی زۆری ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن کرێکاری بیانی و ستافی تایبەتی وڵاتەکەی خۆیان دەهێنن لە کاتێکدا لەسەر خاکی هەرێمی کوردستان کار دەکەن و وەبەرهێنان بۆ خۆیان و وڵاتەکەیان دەکەن لەسەر حیسابی هاوڵاتیان و ژینگەی هەرێم. ئەمە لە کاتێکدا ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە و گەنجانی هەرێمی کوردستانیش نیگەرانن لەو بارودۆخە و لە گوزەرانی ئێستایان. لا خۆمان دەڵێن گەنج ئیش ناکە گەنج ئیش ناکە ئەوەندە کرێکاری بیانی لێرەیە ئەوەندە عەرەب و سووری و تورک و ئێرانی ڕووی کردەوە کوردستان دەڵێن گەنجی خۆمان ئیش ناکە هەزاران گەنجێ ساحێبی شەهادەیە ساحێبی زمانە کە دەسێتە کۆمپانیاکان وەڵا کاکەمە ئافرەتمان دەوێت یاخود وەڵا کاکەمە بێ بۆ حرەسیاتێکا بۆ شتێکە دەلێ بێت 4 زمان بزانانی یا 3 زمان بزانی ئایا گەنجی خۆمان بۆ ئیش ناکە دەبا حکوومەت پێرۆ پرۆگرامی بۆم کۆمپانیانەدا بنێ 180 یا 170 کۆمپانیاکە دەبێت کاربەندی کورد بێ دەبزانە گەنجی خۆمان ئیشەکە یان نا گەنجی خۆمان بۆ بچێتە دەرەوەی وڵات بۆچی ئەخە لەبەر بێ ئیشیە ڕوە لەبەر بێ وەزعیە دەڕوە گەنج بڕڕێ پشتە لە وڵات نەخێڵ تێ هەڵدراوە گەنج تێ هەڵدراوە لە وڵاتەکەمان ئێستا بڕۆ دەچی هەر جەیەک کەسابەت ئەم کەسابەت خۆمێ لەخوا بە زیادبی بەس قوربە سەرێکی ئەو گەنجانەی شارەکان دەچن لە هەرجەیەک سوال دەکەن یان بە عەرەبی جوابیان دەدرێتەوە یان بە سووری جوابیان دەدرێتەوە. ئەوەی ئێستا لە هەولێرێ کار بەدەستە و ناکوردستان کار بەدەستە ئەوەی کە کار و کەسابەت دەکەن عەرەبی و سووری پشتی خەڵکەکەیان شکاندیان. کرێکاری بیانی زۆر دەهێنرێتە هەرێمی کوردستان و ئیشی پێکرێت و ئەم کەسی خۆمان داناندرێت و بەم پارەیە کە ئەوان ئیشەکەن ئیش ناکات دوای ئەوەش کە حکومەت پرۆژەیەکی وا ناکاتەوە بۆ گەنجان گەنج بێتە پێشەوە لە کوردستانی خۆمان تاوەکو پشتێکرد نەبێت واسەیەکرد نەبێت ناتوانانی دابمەزرێت و ئیش بکەیت یاخود موچەیەکت هەبێت. لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە کە کۆمپانیا بیانەکان پابەند بکات بەوەی زۆرترین هەلیکار بۆ کرێکاری خۆمەڵی بڕەخسێن و بەکاریان بخەن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکی خۆی ڕایدەگەیەنێت داوا لە ئەنجومەنی وەزیران دەکات کە مۆڵەت بە هیچ کۆمپانیایەک نەدات لە هەرێمی کوردستان تا پابەندی دەکات بە ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان و کرێکارانی خۆمەڵی با ڕێژەی 175 و تەنیا ڕێژەی 125 بۆ ستافی کۆمپانیا و کرێکارە بیانیەکان. لە وڵاتاندا یاسای تایبەت بە کارکردنی کۆمپانیا بیانیەکان هەیە و پابەند دەکرێن بە کارپێکردنی ڕێژەیەکی دیاریکراو لە دەستی کاری خۆماڵی بەپێی یاسا لە وڵاتێکی وەکو ئۆردن هەر کۆمپانیایەکی بیانی کار بکات دەبێت تەنیا 115 کرێکاری بیانی بەکار بهێنێت و واتە 185 کرێکارەکانی خۆماڵیە و وڵاتە و هاوڵاتی ئۆردنی دەبن. هەر بۆیە گرینگە لەم بارودۆخەی هەرێم کە بەشێکی زۆری گەنجان بێکارن لایەنی پەیوەندیدار یاسایەکی لەم شێوەیە دەربکات. عیمران ئەمیر کەناڵی یاسمانی پەیام هەولێر.